جه دنگ امریکا ل واشنطن هم بخیر هاتنا و برنامه زندیا بش کردی ایروئین 26 پوشبر 2726 آ کردی کو دکه و هفته تیر ماه 2026 آزاینه اسیروان قچوم الگل هفکار خو بفرا و نوری و دمجمیر بوار دمینن ده امنو چو آگاهین هری داویج امریکا کردستان و جهانی بو پیشکش بگن سلاوی منیش ل ایو بینران و گوگرانی خوشویسمان ل دلوا سپاسدان دکین که ام برنامه تان هل بجاردو لگل من بمنوا سندکام تەواوبوونی خولی نوێی هێرشی شەوانە بۆ سەر ئامانجەکانی لە ئێران ڕاگەیاند. ارتشا ایران به درون و موشکان بنگهین پارتیاکە کوردێن ڕۆژهەڵات لە هەرێما کوردستانی دکە ئارمانج. شاندی ئەمراڵی لەگەڵ ئەکەپە و مەهەپە کۆ دەبێتەوە. کۆشکا سپی ئامادەبوونا سەرۆک ترامپ لە لیستکا داویە جاما جیهانی پشتڕاست دکە. جیهان بە شێوەیەکی خێرا لە جوڵەدایە و هەر سات و هەواڵێکی نوێژ دەتوانێت هاوکێشەکان بگۆڕێت لە بڕیارە چارەنووسازەکانی کۆشکی سپی تا پێشاتەکانی ناوچەکە و جیهان. بەرنامەکەمان لە واشنگتۆن و کۆشکی سپیەوە دەست پێ دەکەین. پەیامنێرمان هیوا سەڵام دوایین هەواڵ و زانیاری و پێشاتەکانی پەیوەست بە کۆشکی سپیتان بۆ باز دەکا. هیوا ئەمڕۆ هەواڵەکانی کۆشکی سپی چی هەیە چیت پێ بۆمان لە سەبارەت بە کۆشکی سپی؟ بەفرا بەرپرسانی کۆشکی سپی ڕانگەیاندووە کە گەمارۆی سەر ئێران بەردەوامە ناهێڵن هیچ کەشتێک بچێتە ناو ئێرانیان بێتەوە دەرەوە. هەروەها بردومانەکان بەردەوامتر دەبن. بەرپرسانی کۆشکی سپی ڕای دەگەێنن کە بردومانەکانی سەر ئێران چڕتر دەبنەوە. وا پێشبینی دەکرێت کە هەفتەی داهاتوو بردومانەکان لەسەر ئەو وڵاتە زۆر چڕ ببنەوە. هەروەها ئەم بەیانیە بە کاتی کوردستان کە شەو بە کاتی ئەمریکا دەکات. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا گوتارێکی هەبوو بۆ هاوڵاتیانی ئەمریکا باسی لە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ کرد چ پەیوەندیدار بە ناوخۆی ئەمریکا چ پەیوەندیدار بە دەرەوەی ئەمریکا کە گرنگترینیان پەیوەست بوو بە ئێرانەوە شێوازی هەڵبژاردنەکانی ئەمریکا هەروەها پرۆژە یاسای پاراستنی ئەمریکا. با سەرەتا گوێ بۆ ئەو راپۆرتە بگرین کە ئامادەمان کردووە لەو بارەیەوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا شەوی ڕابردوو بە کاتی واشنگتن کە ئەم بەیانیە دەکات بە کاتی کوردستان گوتارێکی بۆ هاوڵاتیانی ئەمریکادا. سەرۆکی ئەمریکا قسەی لەسەر زۆر بابەت کرد و سەرەتا سەرکەوتنی ئەمریکا لە ڤەنزوێلا بەبیر هێنایەوە و دڵنیاییدا کە ئەمریکا لە ئێران سەر دەکەوێت و زۆر بە زوویش بەرهەمی ئەو سەرکەوتنە دەبینین. سەرکەوتنمان لە ڤێنزوێلا بەدەست هێنا و ئێستا پێیەکەوە کار دەکەین و ڕۆژانە چەندین ملیۆن بەرمیل نەوت بەرهەم دەهێنین. بە هەمان شێوە وا خەریکین لە ئێران سەر دەکەوین و بەرهەمی ئەم سەرکەوتنش زۆر بە زوویی دەبینین. زۆرینەی گوتارەکەی دۆناڵد ترامپ بۆ قسەکردن بوو لەسەر چۆنیەتی پاگڕاگرتنی هەڵبژاردنەکانی ئەمریکا. ترامپ بانگی لە کۆنگرێس کرد کە بە زووی پرۆژە یاسای پاراستنی ئەمریکا پەسەند بکەن و چەندین بەڵگەی نهێنی بۆ ڕایگشتی ئەمریکا خستە بەردەست کە نیشانی دەدەن وڵاتان و بە تایبەت وڵاتی چین هەوڵی دەزوەردانی لە هەڵبژاردنەکانی ئەمریکاداوە و زانیاری تایبەتی هاوڵاتیانی ئەمریکای کۆ کردوێتەوە. چەندین ساڵە ئەو بەڵگەنامە نهێنیانە دەشاردرێنەوە بەڵام ئێستا هەموو شتێک دەگۆڕێت. ئەو بەڵگەنامانەی ئاشکرایان دەکەین لەلایەن کۆشکی سپی لە پرۆسەیەکی شەفافدا کۆکراونەتەوە. گروپێک کارمەندی خەمخۆر لەگەڵ بۆردی ڕاوێژکارانی هەواڵگری سەرۆک بە هاوکاری کەسانی باڵا لە هەواڵگری کاریان کردووە. هەموو بەڵگەکان بە وردی لە کۆڵینەوەیان لێکرا و پژڕاستکراونەتەوە. وا ئێستا بەڵگەنامەکان لە وێبسایتی کۆشکی سپی بۆ ڕایگشتیدا دەبەزێنین. بەڵام هەرزوو چینیەکان ئەو تۆمەتانیان ڕەت کردەوە کە هەوڵی دەزوەردانیان لە هەڵبژاردنەکانی ئەمریکا دابێت.
چین پابندە بە بنەمای دەسوەرنەدان لە کاروباری ناوخۆی وڵاتانی دیکە. ئێمە هیچ بەرژەوەندیەکمان نییە لە دەسوەردان لە هەڵبژارنەکانی ئەمریکا و هەرگیز ئەوەمان نەکردووە. بەڵێ بابەتی شێوازی هەڵبژارنەکان لە ناوخۆی ئەمریکا ڕای جیاوازی لەسرە لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکان. دیموکراتەکان بەو جۆرە بیر ناکەنەوە و پێیان وایە کە ئێستا ئەو کاتە نییە کە پێویست بێت یاسای پرۆژە یاسای پاراستنی ئەمریکا لە کۆنگرێز پەسەند بکرێت. هەروەها پەیوەندیدار بە خشتەی پلانی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ئەمڕۆ لە کۆشکی سپی بووە، خەریکی کاروباری ڕۆژانەی کۆشکی سپی بووە. ئێوارە لە ترامپ تاوەر لە شاری نیویۆرک دەبێت لەگەڵ میوانداریەکی تایبەت بە فیفا و یاریەکانی جامی جیهانی ڕێکخراوە. هەروەها کۆشکی سپی ڕایگەیان کە دۆناڵد ترامپ و خانمی یەکەمی ئەمریکا مێلانیا ترامپ لە یاری کۆتایی جامی جیهانی بەشدار دەبن. هەروەکو دەزانن چەند مانگێک بەر لە ئێستا سەرۆکی ئەمریکا یاریزانی ئەرجەنتینی و یانەی مەیامی ئەمریکی لیۆنێل میسی بانگێشتی کۆشکی سپیش کردبوو. بەفراوی تر بزانین چه یاریەکەش دەباتەوە. بەێ پەیامنێرێ مە لە کۆشکا سپی هیوە سەلام گەلێک سپاس بۆ راپۆرتە هیوە. ولی ارتشا امریکی سپاها ایرو این راگهان که وی پیلا ششمین یا ایریشن خواه لسر بنگهن لشکریین رژیم ایرانی بداوی کریه. جالیه کی دن و ولاتین روجلاتا ناوین ادعاین پاسدارین ایرانی رد دکن و دبیجن که ارتشا ایرانی ناوند و سازین سیویلین وان ولاتان دکن آرمانج نهاجی ام دچن جم هفکاری خواه سوران خاطری پیام نیر دنگ امریکا لوزارت درو یا امریکی سوران چه هرگلین بهتر درباره وان ایریشن داویل جمتهنه؟ بەڵێ سیروان فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست سنتکام بەربەیانی ئەمڕۆ هێنی ڕاگەیاندراوێکی بەڵاو کردەوە. لەو ڕاگەیاندراوە وتی کە خولێکی دیکەی هێرشەکانی بۆ سەر پێگە سەربازیەکانی حکوومەتی ئیران بە سەرکۆتۆیی کۆتایی پێهێناوە. بە وتێ سنتکام فڕۆکە جەنگیەکان درۆن و هەروە کەشتیە جەنگیەکان دەیان پێگەی سەربازی حکوومەتی ئێرانیان کردووەتە ئامانج. سنتکام هەروەها دەڵێ کە لە ئامانجەکانی ئەم هێرشانە لەمانە بوون کە چاودێری ناوەندەکانی چاودێری کەناراوەکان و هەروەها بەرگری ئاسمانی و ژێرخانە لوجستیە سەربازیەکان و تواناکانی دەریایی حکوومەتی ئێران ئامانجی سەرەکی ئەم هێرشانە بوون. بەوتێ سنتکام ئەم هێرشانە بە فەرمانی فەرماندەیی گشتی هێزە شەکدارەکان یانەیە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ کراوە. دوو ئامانجی سەرەکی هەبووە. یەکەم ئامانج ئەوە بووە کە تواناکانی حکوومەتی ئێران بۆ هێرشکردنە سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرمۆز کەم کاتەوە و هەروەها توانای ئامانجی دومیشی ئەوە بووە کە کاردانەوەیەک بێ بۆ هێرشەکانی حکوومەتی ئێران بۆ سەر ئەم کەشتیانە و حکوومەتی ئێران بەرپرسیارەتی بخاتە سەر حکوومەتی ئێران بۆ ئەم هێرشانە. ئەمە شەشەمین دەوری یاخولی هێرشەکانی ئەمریکا بوو بۆ سەر پێگە سەربازیەکانی حکوومەتی ئێران لە چەند ڕۆژی ڕابردووە. بەرپرسێکی باڵای ئەمریکی لەگەڵ ڕۆژنامەی واڵەسی جۆرناڵ قسەی کردووە تویە کە جیا لە پێگە سەربازیەکان چەند پردیش لە باشووری ئێران کراونەتە ئامانج و مەبەست لەو ئامانجانەوە بووە کە ڕێڕەوی بردننی پشتیوانی بۆ بەندەر عەباس و هەروەها بۆ ناوەندێکی پایگایکی دەریایی لە نزیک تەنگەی هۆرموز ببڕێت. ئەو بەرپرسی ئەمریکا دەڵێ کە حکوومەتی ئێران لە ئەم ناوەندە دەریایە کەڵکوەردەگری بۆ هێرشکردنە سەر کەشتیەکان. دوای هێرشەکانی ئەمریکا ئەوە حکوومەتی ئێران بە پاساوی ئەوە بە بانگەشەی ئەوە کە لە بنکەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستەدا هێرشی کردشن وڵات لە ڕۆژهەڵاتی ناوڕاست. بەڵام ئەم وڵاتانە بانگەشەکانی حکوومەتی ئێرانی ڕەت کردەوە لە پاڵەوەش خودی ئەمریکاش بانگەشەکانی حکوومەتی ئێرانی ڕەت کردەوە. یەک لەو هێرشانە بۆ سەر ئوردون بوو
ئەو حکوومەتی ئێران وتویە لە پایگایکی ئەمریکامانداوە لە ئوردن بەڵام ئوردن ڕەتی کردوتەوە دەڵێ سێ موشکی حکوومەتی ئێرانمان خسووەتە خوارەوە هەر لەسەر ئەمە ئەیمن سەفەدی کە دەبێتە وەزیری دەرەوەی ئوردن قسەی کردووە دەڵێ بوونی هێزەکانی ئەمریکا لە ئوردن لە چوارچێوەی شەڕی دژی داعشدایە لە چوارچێوەی ئەو هاوکاریانەیە لە نێوان ئوردن و ئەمریکا لە بواری بەرگریدا و ئوردن هیچ ڕۆڵێکی نییە لە شەڕی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکادا. هاوکات سوپای پاسداران بانگەشەوەی کردبوو کە لە بنکەی ئەلتەنەفی داوە کە دەکەوێتە نێوان سووریە و ئوردن و عێراق بانگەشەوەی کردبوو کە لە ئەم هێرشەدا بۆ سەر ئەلتەنەف چەند سەربازی ئەمریکی کوژراون و چەند کەسیش بەدیل گیراون هەر لەسەر ئەم بابەتە سنتکام فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا ڕاگەیاندراوێکی بەڵاو کردەوە ئەم بانگەشەیە بە درۆ قسەوتی هیچ سەربازێکی ئەمریکایی لە سووریە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەکوژراوە و یا بەدیل نەگیرەوە. بەرپرسێکی سووریەش لەگەڵ ئاژانسی فرانس پرس قسەی کردووە ئەو بانگەشەیە درۆ قسووتەوە وتویە هێرش نەکراوەتە سەر بنکەی ئەلتەنەف. دوای هێرش کرا سەر بەحرینیش ئەم بربەیانی هێنی سوپای بەحرین ڕاگەیاندووە چەند موشک و درۆنی حکوومەتی ئێرانی خسووتە خوارەوە و ڕاگەیاندراوێکی توندیشی بەڵاو کردوتەوە لەسەر حکوومەتی ئێران وتویە کە حکوومەتی ئێران بەردەوامە لەسەر ڕێبازە شەڕەنگەیزانەکەی خۆی لە ڕێگەی ئەو دەستێژیە تاوانکاریانە و بە خەڵکی دژ بە خەڵکی مەدەنی ئەیکا کوێتیش هەروە تێکشکاندی چەند درۆنی حکوومەتی ئێرانی ڕاگەیاندووە هەندێک لە هێرشە درۆنیەکان بۆ سەر کوێت دەدرێتە پاڵ ئەو گروپە میلیشیایانەی سەر بە ئێران کە لە عێراقن. هەروەها سوپای پاسداران ڕاگەیاندووە هێرشی کردووەتە سەر قەتەر و عومانیش لە قەتەر بەپێ راپۆرتەکان منداڵێک لەسەر لە هێرشاندا بریندار بووە. هێرش بۆ سەر قەتەر و عومان لە کاتێکدایە کە ئەم دوو وڵاتە یەکێ لە نێوەندگیرە سەرەکیەکانی نێوان حکوومەتی ئێران و ئەمریکا بوون بەتایبەت قەتەر کە نێوەندگیری ئەو یادداشتە لێکتێگەشتنێشی کرد لە نێوان ئەمریکا و حکوومەتی ئێرانەوە هەروە وتووێژە تەکنیکەکانی پاش ئەوەش. بەڵێ سۆران خاتری پەیامنەری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە. سپاس سۆران. لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی سینات دانیشتنێکی بۆ هەڵسەنگاندنی دۆناڵد بڵۆم کاندیدی پێشنیارکراوی سەرۆکترامپ بۆ پۆستی یاریدەری وەزیری دەرەوە بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاز ئەنجام داوە. ئەگەر سینات دۆناڵد بڵۆم پەسەند بکە ئەوە بڵۆم بەرپرسێکی گرنگ دەبێت لە جێبەجێکردنی سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە عێراق و هەرێمی کوردستان و سووریا و ئێران و تورکیا و هەروەها وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆ زانیاری زیاتر دەچینە لای مەریوان حەمە پەیامنەری دەنگی ئەمریکا لە کۆنگرس. مەریوان جارێ پێمان بڵێ دۆناڵد بڵۆم کێیە؟ بەڵێ دۆناڵد بڵۆم دیپلۆماتکارێکی ئەمریکی و نزیکەی 30 ساڵ خزمەتی لە کاروباری دەرەوەی ئەمریکادا هەیە. ئەو پێشتر باڵوێزی ئەمریکا بووە لە پاکستان و تونس و هەروەها لە چەندین پۆستی دیپلۆماسیا کاری کردووە لە عێراق و کوێیت و میسر و ئەفغانستان و هەروەها لەسەر مەلەفی وڵاتانی کەندا و ئێرانیش کاری کردووە. بڵوم لە وتاری دەستپێکی خۆی لە لیژنەی سینات پەیوەندەکانی دەرەوەی سینات جەختی لەسەر ئەزمموی درێژخایانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردەوە و باسی عێراق و سووریاشی کرد. با تەماشایان راپۆرتە بکەین. دۆناڵد بڵۆم پاڵەوراوی سەرۆک ترامپ بۆ پۆستی جێگری وەزیری دەرەوە بۆ کاروباری ڕۆژهەڵاتی نزیک لە دانیشتنی هەڵسەنگاندنیدا لە بەردەم ئەندامانی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی سینات وتی عێراق هاوپەیمانێکی گرنگی واشنگتنە و ئاماژەی بە گەشەکردنی پەیوەندی ئابوووریەکاندا و هەروەها هەوڵەکانی عێراقی بۆ سنوورداکردنی کاریگەری میلیشیا پاڵپشکراوەکانی ئێران بەرز ڕاگرت. دۆناڵد بڵوم کۆبوونەوەی عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراقی لەگەڵ سەرۆک ترامپ بەرز نرخاند و وتی کەمایی دڵخۆشی بوو گوێمان لە زەیدی بێت لە کۆشکی سپی توپاتی بکاتەوە کە 30 مانگینۆ دوامۆڵەتە بۆ میلیشیاتی ڕووستەکانی سەر بە ئێران چەکەکانیان ڕادستی حکوومەتی عێراق بکەن. سەبارەت بە سووریاش بڵۆم وتی دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد و هەڵگرتنی گەمارۆکان دەرفەتی نوێ بۆ بازرگانی و وەبەرهێنانی ئەمریکا لە وڵاتە دروست بووە. لە دانیشتنەکەدا سیناتۆر جین شاهین جەختی لەسەر گرنگی بەشداریکردنی هەموو پێکاتەکانی سووریا لە دەسەڵات کردەوە. هاوبەشیکردنی دەسەڵات لە سووریا لەگەڵ هەموو پێکهاتەنەتەوەی جیاوازەکانی ئەم وڵاتە زۆر گرنگە. هەندێک پێشکەوتن لە سووریا هەبووە بەڵام ڕوونەکە هێشتا کاری زۆر ماوە بکرێت.
بەڵێ بەفرا و بڵۆم لە بەڵێنیدا ئەگەر سینات کاندیدکردنی ئەو پەسەند بکە ئەوە کار دەکات بۆ پێشخستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و هەروەها پەرەپێدانی هاوکاری زیاتر لەگەڵ هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. باشە مەریوان گاوێن لە پێشوەیەکی ئێدی چنە؟ لە ئایندەیەکی نزیکدا بڕیارە لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی سینات دەنگ لەسەر پەسەندکردنی بڵۆم بدات. ئەگەر ئەو لیژنەیە کاندیدکردنی ئەو پەسەند بکەن ئەوە دەخرێتە بەردەنگدان لەلایەن تەواوی ئەندامانی ئەنجومەنی سیناتەوە. ئەگەر لەوێش پەسەند بکرێ ئەوە بڵۆم بە فەرمی دەبێتە یاریدەدەری وەزیری دەرەوە بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەو کاتە ڕۆژانە بەرپرسیارەتی ڕاپەڕاندنی یان جێبەجێکردنی زۆربەی سیاسەتەکانی حکوومەتی ئەمریکا دەبێت و بەردەوام ڕاوێژ لەگەڵ وەزیری دەرەوە کۆشکی سپی دەکات لە بەرەو پۆستێکی زۆر گرنگە ئەم پۆستە. بەڵێ مەریوان حەمە پەیامێرێمە لە کۆنگرس ئەمریکی سپاس بۆ vê راپۆرتێ. بەڵێم هەر بەردەوامت پێشکەشکردنا vê بەرنامەیە زیندی ji dengê Amerîka li Washington di êrişeke mûşek û dronan de li ser çiyayên zêrge wêzeleyê li Silêmaniyê li Herêma Kurdistanê neh pêşmergeyên Partiya Komeleya Zehmetkeşanên Şoreşgeriya Kurdistana Îranê hatin kuştin û çend kesên din jî birîndar bûn. Bo bêtir zanyarîn em niha di çin Cem Sinûr Kerîm peyamnêra li Silêmaniyê. Sinûr çi zanyariyên herî dawî derbarê vê êrişê li Cem te hene؟ بەڵێ سیروانم کاتتان باش وا دیارە هەرێمی کوردستان لە شەوی ڕابردووە شەو ڕۆژێکی قورسی بەڕێکرد بەو پێوەی لەژێر هێرشێکی لەژێر کۆمەڵێک ینی هێرشی قورسی کۆماری ئیسلامی ئێراندایە وەک دەزانن ئەمڕۆ سەر لە بەیانی بە نزیکەی کاتژمێر 5 بۆ 6 بەیانی کۆماری ئیسلامی لە ڕێگەی 8 ساروخەوە هێرشی کردە سەر بنکە و بارەکەکانی کۆمەڵی شۆڕژگەرانی زەحمەتکێشانی کوردستان لە نزیک چیاکان یاخود کێوەکانی زڕگوێزەلە بەو هۆیەوە کە لە سەرەتادا دوو پێشمەرگە ببورن ینی 8 پێشمەرگە و دواتریش بەهۆی سەختی برینەکەیەوە پێشمەرگەیەکی تریش گیانی لەدەستدا لە کۆی گشتیدا 9 پێشمەرگە گیانی لەدەستدا دوو پێشمەرگەش بە وتەی خۆیان بریندارە کە برینی یەکێک لە پێشمەرگەکان سەختە. سیروان دەمەوێت بە ئەبدەیتی تازە ئەبدەیتان بکەم هەر کەمێک بەر لە ئێستا بەداخەوە کە هێرشێکی تر کرایە سەر ناوچەیەک لە شاری سلێمانی بە ناوی ناوچەی تاسلوجە گەڕێکێکە لە گەڕەکەەکانی نزیک سلێمانی و باز لەوە دەکرێت کە تا ئێستا ئەلبەتە زەرەر و زیانەکان دیاری نەکراون واتە دیار نین بەڵام هێرش کرایە سەر و ناوچەیە و ئێستا کە من لە ناو لایڤەکەدام واتە ئەو هێرشانە لەسەر هەرێمی کوردستان بەردەوامە. دیارە ئێمە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەمە چاوپێکەوتنمان لەگەڵ یەکێک لە بەرپرسەکانی کۆمەڵی شۆڕژگەرانی زەحمەتکێشانی کوردستان کردو پێم خۆشە ئێمە و بینەران بە یەکەوە سێری بکەین. بەرەبەیانی ئەمڕۆ ساعتی 5:30 بوو زیاتر لە 8 درۆن و موشک دای لە کەمپی ئۆردوگای ناوەندی زڕگوێزەڵا کە شوێنی بارگای ناوەندی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانە کە بەداخەوە لە ڕووداوەدا 9 کەس لە هاوڕێیانمان شەهید بوون و 2 کەسی دیکەش بریندار بوون کە بەخۆشیەوە بارودۆخی بریندارەکان تایسە پێکەوە قسەکەین باشترە و چارەسەری پێویستیان وەرگرتووە. سنوور دەمێ بزانم ئەوی بینیتان دیار بوو چاوپێکەوتنی بێکێک لە بەرپرسەکانی کۆمەڵی شۆڕژگەرانی زەحمەتکێشانی کوردستان بوو کە ئێمە ئەمڕۆ چاوپێکەوتنمان لەگەڵا کرد. سیروان دۆخەکە بە جۆرێک کەسیارە لە هەرێمی کوردستان پێم خۆشە شتێک بگەڕمەوە کە ئێمە ئەمڕۆ لە کاتی ئەو چاوپێکەوتنەدا لە بارگای یەکێک لەو حیزبانە لە ناو یەکێک لە گەڕەکە دیارەکانی شاری سلێمانی کە درۆن هاتە سەر بارگاکە و بەداخۆی من نەمانتوانی لە ناو بارگاکە چاوپێکەوتنەکە ئەنجام دەین بە ناچاری دوای نیو کاتژمێر چوینە جێگەیەکی تر لەبەر پاراستنی ئەمنی خۆمان و پاراستنی گیانی میوانەکەشمان چوینە شوێنێکی ترکە چاوپێکەوتنەکە باشە سنوور هیچ زانیاریەکیان لەسەر باسی ژمارەی قوربانیانەکانت کرد ژمارەی برینداران و هەروەها ئایا ڕێوڕەسمی ناشتنیان بەڕێوە چووە تا ئێستا؟ بەڵێ بەفراوا دیارە دوای نیوەڕۆ دیسان کۆماری ئیسلامی ئێران هێرشی کردە سەر بارەکەکانی کۆمەڵەم جارێک کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لە سوورداش بەهۆی هێرشەکەەوە دوو پێشمەرگەی کۆمەڵە کە پێشمەرگەیەکی ژن و پێشمەرگەیەکی پیاون ئەوانیش بریندارن واتە لە ئێستادا بە هەردوو کۆمەڵەکە 4 بریندار لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستانن کە وەکو باسم کرد برینی یەکێک لە بریندارەکان سەختە سەبارەت بە کوژراوەکان نۆ کوژرا و ئێستا لە پزیشکدادی سلێمانین
ئەمڕۆ ئێمە چین سەردانمان کردن بەڵام لەبەر هەلومەرجی ئەمنی جارێ دیار نییە کە مەراسیمی بە خاکسپاردنی ئەو پێشمەرگانە کەی وا چۆن ئەنجام دەدرێت لەبەرەوە وەکو باسمان کرد ئێستا هەرێمی کوردستان بە گشتی لە دۆخێکی خراپی ئەمنیدایە هێرشەکان وەکو ئێستا کەمێک بەر لە ئێستا باسم کرد تەنیا بۆ سەر بارگای حزبەکان نییە هێرشێک کرایە سەر گەڕێکی تاسڵوجە کە گەڕێکێکی مەدەنی نشینە و هێزەکانی پێشمەرگەی یەکێتی لەوێ بارگایان هەیە بەدەر لەوە ینی مەبەستمەوەی کە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ هیچ بنکە و بارگایەکیان نییە. بەڵێ سنوور کەریم پەیامنێر لە سلێمانی گەلێک سپاس بۆ وان زانیاری و ئاگاهیان. لە بەردەوامی بەرنامەکەماندا سەرنج دەخەینە سەر پێشهاتە ئەمنیەکان لە هەرێمی کوردستانی عێراق کە بە پێی راپۆرتەکان سیستمی بەرگری هاوپەیمانی نێودەوڵەتی لانیکەم 8 فڕۆکەی بێفڕۆکەوانی لە ئاسمانی هەولێر تێکشکاندووە بۆ زانینی دوایین وردەکاری ئەم هێرشانە و دۆخی ئەمنی هەولێر دەچینە لای پایامنێر دیار جەماڵ. دیار دوایین زانیاریەکان چین و هێرشەکان چه زەرەر و زیانێکیان بووە هەروەها دوای ئەوەش بۆمان باس بکە کێڵگەی کۆرمۆر تووشی با بڵێن وتیان شەوی ڕابردوو کێڵگەکە بەهۆی مەترسی ئاسایشیەوە کارەکانی ڕایگیراوە ئەمەوێ بزانم ئایا کارکردن هێشتا دەستی پێ کردووە؟ بەفرا و سڵاوت لێبێ دیارە لە بەرەبەیانی ئەمڕۆ 8 هێرشی درۆنی کرایە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان سەرجەم هێرشە درۆنیەکان لەلایەنی سیستەمی بەرگری هێزەکانی هاوپەیمانانەوە تێکشکێنرا و لێرە و لەوێ گروپە چەکدارەکان لە سۆشیال میدیا و بانگەشەی ئەوە دەکەن کە گوایە سیستەمی بەرگری هەولێر تێکشکێنراوە بەڵام دیارە هێزەمنیەکان و هەروەها ئیدارەی پارێزگای هەولێر ڕەتی دەکەنەوە کە سیستەمی بەرگری کارایە و هەر هێرشێکی موشکی بکرێتە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دیارە بڵین بەرپەرچەدانەوەی دەبێت سیستەمی بەرگری و هەروەها تێکیان دەشکێنن ئەمێ باستەوە بکەم کە سەرۆکایەتی هەرێم ئەمڕۆ ئیدانەی ئەو کردەوە تێرۆریستیانەی کرد کە دەکرێنە سەر هەرێمی کوردستان بە گشتی و هەولێرش بە تایبەتی چووکە بە پێی ئامارێکی ڕێکخراوی سیپیتی ئەمریکایی لە 1970 هێرشەکان بۆ سەرخاکی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بووە و دیارە هێرشەکان هیچیان هیچ زەرەر و زیانێکی گیانی و مادیان نەبووە بەڵام ئەمەش ترس و دڵڕاوکێکی زۆری لەلای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە و کاریگەری نەرێنی لەسەر ئابووری هەرێمی کوردستان هەبووە و ئەمێ باس لە کۆرمۆر بکەم دیارە کۆرمۆر لە دوێنیەوە کارکردن لە کێڵگەی غازی کۆرمۆر لە سونی چەمچەماڵ لە سونی پارێزگای سلێمانی ڕاگیراوە بەهۆی ئەوەی کەم دەنگۆی ئەوە هەیە و هەروە زانیاری هەواڵگری هەیە لەوەی کە هێرش بکرێتە سەر کێڵگەی کۆرمۆر بۆیە هێزەمنیەکانی هەرێمی کوردستان و هێزەکانی دژە تیرۆری عراق تەواوی ڕێوشێنی ئەمنیان گرتووەتە بەر بە پێ و زانیارانی کە دراون بە ئێمە دیارە هێرشەکان ویستویانە لە سنووری داقوقەوە بکرێت لە سونی پارێزگای کەرکووکەوە و هێزێکی زۆر لەو سونرانەدا بڵاوی پێکراوە بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە هەر هێرشێک بکرێتە سەر کۆرمۆر ئەمێ باس لەوەش بکەم کە هێزەمنیەکان و هەروەها بەرپرسانی ئەو سنوورە توانیان هەر لە شەوی ڕابردوو تەواوی خەزانەکانی ناو کێڵگەی کۆرمۆر خاڵی بکرێت بۆ ئەوەی کە لە هەر ئەگەرێکدا کە کێڵگەی کۆرمە و ڕوبەڕووی هێرش بوویەوە کەم زەرزیانی گیانی و مادی زۆری لێ نەکەوێتەوە بە شێوەیەکی گشتی دۆخەکە دۆخێکی ئالۆزە بەڵام ڕێوشێنی ئەمنی تون گیراوەتە بەر و حکوومەت هەرێمی کوردستانش لە ئاسی باڵا داوای ڕاگررتنی هێرشەکانیان کردووە و داوایان کردووە کە هەرێمی کوردستان بەشێک نییە لەو جەنگەی کە لە نێوان ئەمریکا و ئێراندا ڕوودەدات. ولی دیار براستیشی هەرجارە کۆڤێریشن ژویرەنگی چێ دەبن یەکسەر باندۆرێ لەسەر بنەسازیە هەرێما کوردستانی دکن دیار جەمال پەیامنێر لە هەولێرێ گەلەک سپاس بۆ وێ راپۆرتێ. هێرشی موشکی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر بارگای حەزبە کوردیەکان ئێران لە هەرێمی کوردستان جارێکی دیکە چڕ بووەتەوە و بە پێی ئاماری کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە دوایین هێرشی ئێران بۆ سەر بارگەکانی ئەو حەزبە چەندین پێشمەرگە کوژراون. دوا بە دوای هێرشەکە سکرتێری گشتی حزبی کۆمەڵەش ڕایگەیاندووە کە ئەم هەنگاوی ئێران بە بێوەڵام نابێ. ئەمەش هەڵوێستێکە پرسیاری گرنگ سەبارەت بە وەڵامی ئەو حیزبە و داهاتووی ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ کۆماری ئیسلامی و دەرەنجامە ناوچەیەکانی ئەم گرژیانە دەوروژێنێت. بۆ زانیاری لە ڕەهەندەکانی ئەم هێرشە و وەڵامی کۆمەڵە لەگەڵ کاکۆ عەلیار ئەندامی مەکتەب سیاسی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران قسە دەکەین. کاکۆ پێش ئەوەی دەست بە گفتوگۆکەمان بکەین هاوخەمی خۆم دەرەبڕم بۆ گیان لە دەستدانی چەند ئەندامی حیزبەکەتان لە هێرشەکانی ئەم دوایانەدا.
پرسیارەکەم ئەوەیە بۆچی کۆماری ئیسلامی لەم سات و کاتانەدا کە ڕوبەڕووی قەیرانێکی قۆڵی نێوخۆیە دەست دەداتەم هێرشانە. زۆر سپاس بۆ ئێوە و منیش لە پێشدا سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم بۆ ژیانی پاچی ئەم شەهیدانە دوایین شەهیدانی زوتنەوەی کوردستان وە کۆمەڵا کە سەر لە بەیانی ئەمڕۆ بەداخەوە لەو هێرشە موشکیەدا ژیانیان بەخت کرد و هیوای چاکبوونەوەش بۆ برینداران دەخوازم. بەڕاستیدا دەزانین لە هەموو ئەم ساڵانەی دوای کۆماری ئیسلامیدا من زۆر ناسمەوە پێشوو و بە تایبەتی دوای شەڕی 12 ڕۆژە و دوای شەڕی 39 ڕۆژەی کە بینی ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا هاتە ئاراوە گەورەترین مەترسی ئەمنیەتی کە ئێرانیەکان و کۆماری ئیسلامی باسی لێ دەکەن حیزبە کوردیەکانن چون پێیان وایە ئەمان هەم ڕێکخراویان هەیە هەم جەماوەری خەڵکیان لەگەڵا و هەم هێزی پێشمەرگیان هەیە ئەوان مێژووی کوردیش دەزانن و دەزانن کورد ڕەنگە لە دەرفەتەکان بتوانێت کەڵکی گونجاو وەرگێ بە تایبەتی بەو پشتیوانیە گەورە جەماوەریەی کە لە ناو خەڵکدا هەیەە بۆیە بەبێ ئەوەی کە ئێمە و حیزبەکانی تری کوردستانیش بەشێک بین لەو شەڕە یا بەشداریمان تێدا کردبێ بەڵام بەردەوام و لە ڕۆژی یەکەمەوە ئێمە لەژێر بۆمباران و درۆمباران و موشکباراندا بووین پێشترێش چەند شەهیدمان داوە چەندین کەس بریندار بوون هۆکارەکەی من لەوەدا دەبینم کە ئەو مەترسیەیە کە کۆماری ئیسلامی لەلایەن حیزبە کوردیەکان و جەماوەری کورد بەگشتیەوە دەیبین. ترسیەیە باشە کاکۆ وەک دەزانی سکرتێری گشتی کۆمەڵە کاک عەبدوڵڵا موحتەدی ڕایگەیاندووە هێرشی کۆماری ئیسلامی بێوەڵام نابێ. ئەم وەڵامە مانای چییە؟ یا کۆمەڵە بە دوای وەڵامدانەوەی سەربازیدایە یان ڕێبازی دیکە پەیرەو دەکات؟ دیارە لێرە باسی پلانی سەربازی و ئەوانە بە وردەکاری ناکرێ باز بکرێ بەڵام بەگشتی ئەوەی کە گەلی کورد لە کوردستانی ئێران وە کەسێکی وەک کاک عەبدوڵڵای موحتەدیش کە یەکێک لە ڕێبەرە هەرە ناسرا و پشتیوانەدارەکانی کورد لە کوردستانی ئێران دەناسرێت کاتێک ئەم پەیامە دەدا بەگشتی مانای ئەوەیە کە خەڵکی کورد لە کوردستانی ئێران لەم بارەیەوە بێدەنگ نابێ چی دیکە کە دەڵێن گەلی کورد لە کوردستانی ئێران تەبیعەتەن ئەمە پێشمەرگەکانی کوردستانی ئێرانیش دەگرێتەوە. من لێرە ئەوەندە دەتوانم باس بکەم بەڵام ئێمە هەمومان گوێ لەو پەیامە دەگرین و هەمومان خۆمان پێبەند دەزانین بەوەی کە ئێمە لە ژیانی پاچی ڕۆڵەکانی ئەم نیشتمانە خۆش نابێت. باشە کاکۆ ئێوە دەزانن کە بارەگا و بنکەی حیزبە کوردیەکان لەم چەند مانگەی ڕابردوودا بە بەردەوامی لەلایەن کۆماری ئیسلامی و دەکرێتە ئامانج و کراوەتە ئامانج. بە لە بەرچاوگرتنی ئەمە بۆچی هێشتا پێشمەرگە و ئەندامانی حزب لەو ناوەندەدا ئامادە بوون؟ ینی هیچ شوێنێکی ئەمنیتان تا ئێستا بۆ پاراستنی گیانی ئەوان بۆچی دانەناوە کە تووشی ئەم کارە ساتە نەبنەوە؟ ئەم هێرشەی کە ئەمڕۆ ئەنجامدرا کە لە ڕاگەیاندنی حیزبی ئێمەشدا هاتووە ئەمە 40 جار زیاتر لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا ئێمە کەوتوینەتە بەر ئامانج دیارە لە زۆربەی هەرە زۆری ئەم هێرشانەدا ئێمە توانیمانە خۆمان پارێزین ڕێوشێنی ئەمنی باشمان گرتۆتە بەر بەڵام دەزانین کاتێک کە دژمنێکی تا ئەم حەدە غەدار تا ئەو حەدە بێڕەحم و تا ئەو حەدە پەرچەک هجوم دەکات تەبیعەتەن نە ئێمە نە عێراق نە هەرێمی کوردستان نە وڵاتانی کەندا و نە ئیسرائیلیش تەنانەت نەیتوانیوە خودی ئەمریکایەکان نەیانتوانیوە 100% خۆیان بپارێزن و هیچ مەترسیەکی گیانیان لەسەر نەبێ بۆیە ئێمەش تەبیعەتەن کاتێک لە بەرامبەر هێرشێکی ئاوا گەورەداین و زیاتر لە 40 جار هجومان کراوەتە سەر دیارە بە ناڕەحەتیەوە ئەوە دەڵێم بەڵام تەبیعەتەن کوژرا و برینداریشی لێ دەکەوێتەوە. ئێمە لەو شوێنانی کە لی بووین هەمیشە بارەگای زەرجێزەڵا ئەمە لە خودی بارەگاکە نەدراوە لە شوێنەکانی دەوروبەری دراوە ئەوە دەتوانم بڵم بۆی ئەو شوێنە بۆ خۆی کەسی تێدا نییە بەڵام شوێنەکانی دەوروبەرەوەوانە و لە قسەی پایامنێری ئەوشدا بوو تەنانەت لە تاسلوجەش کە لەو منتەقەیە زۆر دوور نییە لە تاسلوجەش دراوە بۆیە کۆماری ئیسلامی هەر لە شوێنە ناسراوەکان نەدا بەڵکو لە هەموو ئەو جیانێک کە پێی وابێ خەڵک و هێزە کوردیەکانی لێن هجومی دەکاتە سەر و بە موشک و بە درۆن حملەی پێ دەکات بۆیە ئێمە ڕێوشێنەکانمان گرتۆتە بەر بەڵام ناتوانین ئەوە گارانتی بکەین هیچ کەسی کەس ناتوانێت کە 100% دەتوانین هەمیشە خۆمان پارێزین. بەڵێ کاکۆ عەلیار ئەندامی مەکتەب سیاسی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران سپاس بۆ ئامادەبوونێت لەم گفتوگۆیەدا. زۆر سپاس بۆ ئێوەش.
بله دمکی دکو آلوزین لسرانسری ده ورید دومن کومن چکدارین سر به ایرانی و العراق تفگرن تک در دست بکرنه جبلی ایریشن لسر هریما کردستانی لپارزگاه بصره یا باشور عراق جی وان کومان کشتی نفته کرنه آرمانج بهتر آگاهی دوی راپورتا هنر احمد ده لەگەڵ دەستپێکردنەوەی گرژی و ئاڵۆزی ناوچەکە جارێکی دیکە گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراق دەستیان بە جموجوڵ کردەوە لە بۆردومانکردنی هەولێر و بە ئامانجگرتنی کەشتی بارهەڵگری نەوتی لە پارێزگای بەسرا لە نێو سنووری ئاوی عێراقدا بە پێی زانیاری دەستگا ئەمنیەکان بەشێک لەو هێرشانە لەلایەن گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراقەوە ئەنجام دراوە ئەمە لە کاتێکدایە سەرۆکوەزیرانی عێراق بە سەردانێکی 6 ڕۆژە لە ئەمریکایە شرۆڤەکاران پێیان وایە ئەوەی ڕوودەدات هەوڵی پەلکێشکردنی عێراقە بۆ نێو جەنگ یەکەم شت بۆ شەرمەزارکردنی سەردانەکەی عەلی زەیدیە و بۆ لاوازکردنی پێگەیەتی لە ئەمریکا دووەم نامەیەکە بۆ ئەمریکا کە بڵێ تێماتوانین دەستمان بگاتە هەر جێگایە کە بەرژەوەندی تۆی تیابێت بۆ نمونە پێشتر کە وڵاتی عێراق پێویستە گرێبەست لەگەڵ هەرچ وڵاتێک بکات لە هەرچ بوارێکدا ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداریە کرد و نایهێشت ئەو گرێبەستە سەر بگرێت بەڵام ئێستا کە مەوزوعەکە ئەمریکایە معادلەکە ئەگۆڕدرێت حکوومەتی عێراق بە پاڵپشتی ئەمریکا هەموو هەوڵەکانی چڕ کردووەتەوە بۆ چەکداماڵینی گروپە هاوپەیمانەکانی ئێران کە بەشێکی زۆریان لە نێو دامەزراوەی حەشدی شەعبیدا خۆیان کۆ کردووەتەوە کەسانی نزیک لەو گروپانە دەڵێن هەوڵەکانی ئەمریکا بۆ هەڵوەشاندنەوەی حەشدی شەعبیە بە تەواوی لا ئەستەبعد بە دووری نابینم لە ڕۆژانی داهاتوو شەڕ ڕوو بدات دژ بە بەرەی مقاومە و ڕەنگە حەشدی شەعبیش بەشداری بکات بۆیە هەڵوەشاندنەوەی حەشدی شەعبی کەمێ قورسە هەر لەبەر ئەوەیە ئەمریکا ئەو ئەرکەی خستووەتە سەر شانی خۆی و لە باڵەکانی حەشدی شەعبی دەدا ناوچە سونیەکان لە پاش شەڕی داعشەوە گیرۆدەی دەستی ئەو گروپانەیە داوا دەکەن ئەمریکا بە جددی کار لەسەر هەڵوەشاندنەوە و چەکدانانیان بکات چونکە عێراقیان خستووەتە دۆخێکەوە کە وڵاتانی ناوچەکە وەکو نەیار تەماشای دەکەن هذه المنظمة فيها الكثير من الميليشيات الإرهابية ئەو ڕێکخراوە بەشێکی زۆر میلیشیای تیرۆریستی تێدایە پێویستە هەڵبوەشێتەوە دەبێت هەڵوێستی ئەمریکا ڕوون و ئاشکرا بێت دژ بەو ڕێکخراوە تیرۆریستیە کە ناوچەی نیشتەجێبوون و فڕۆکەخانە و بنکە سەربازەکان دەکەن ئامانج پێویستە بڕیارێکی جددی هەبێت بۆ هەڵوەشاندنەوەی ئەوەی ناونراوە حەشدی شەعبی دەبێت چەک بکرێن و لە ناوچەکەمان نەمێنن چونکە بوونەتە مەترسی لەسەر هەمووان كونها أصبحت خطر على الجميع لە دوایین ڕاگەیەنراویاندا گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراق بڕی 10 ملیۆن دۆلاریان وەکو پاداشت دەست نیشان کرد بۆ کوشتنی سەرۆک دۆناڵد ترامپ ئەمە لە کاتێکدا سەرۆکوەزیران هێشتا لە ئەمریکا نەگەڕاوەتەوە و سەرقاڵی گفتوگۆ و واژۆکردنی چەندین گرێبەستە لە بواری ئابووری و وزەدا هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا هەولێر لە میانەی سەردانەکەی شاندی عێراق بۆ واشنگتۆن پارێزگاری نینەوە لە چاوپێکەوتنێکی تایبەتدا ڕایگەیان سەردانی ئەو شاندە دەتوانێت ببێتە خاڵی وەرچەرخان لە پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا لە پارێزگای نینەوە پەیوەندیەک کە بە وتەی ئەو پێویستە لە هاوکاری سیاسی تێپەڕێت و ببێتە هاوبەشیەکی ئابووری و گەشەپێدان با پێکەوە چاوپێکەوتنێکی هاوکارمان سەمیرا عەلیمەندی لەگەڵ پارێزگاری نینەوە ببینێ سيادة محافظ نينوى أهلا بريز باريزغاري نينوى عبد الخالق الدخيل هون بخير هاتن واشنطن هون دناف شاندية حكومته يا بلندانة أواكو لقل سرك وزير العراق علي زيدي سردانا أمريكا يدكن جرنجيا في سرداني تشيه شكرا جزيلا بيغمان جبروان شرط مرجن دارایی و آبورین کو ولات دا درباز دبه وکه انجام راوستاندنا هنارتنا پترول لطنگا و هرمزیرا ایرو ام جهر دم زیدتر هوجی پر آلی کرنا چافکانین گشپیدان و دهاتینه جبر کو عراق د پلی
مایا یەکەمدا پشتاخوا بە هەنارتنا پەترۆلێ دەسەر تەنگاوا هۆرمزێ ڕاگەرم دکە ji ber vê yekê dema hinartina petrolê rawestiya pajveçûneke aborî û qeyraneke darayî welat hejand. Ji ber vê Serokvezîrê Rêzdar Eliya Zeîdî karekî pir baş kir ku dema guncav hilbijar ji bo serdana Amerîkayê. Li gel şandeyeke bilind a hikûmetê da ku peywendiyên navbera Iraq û Amerîkayê ji peywendiyeke ewlehiyê veguhêze peywendiyeke geşepêdanê, peywendiyeke aborî, hevbeşeke rastaqîn ku xizmeta berjewendiyên hevpar ên her du welatan bike. هون چی پیشکشی وان کمپانیای امریکی بکن دا کوان هان بدن جبو و برهنانه لپارزگاهانی نوایه کوجبر داعش روبروی ویران کرینه بویه. ئەمێ هەموو ڕوتین و بیرۆکراسیە ڕاکن ئەمێ پرۆسەیە ئامادەبوونا وان هێسان بکن هەروەها پشتگیریە لۆجیستیکی و پشتگیریە تایبەت ئاکۆژ بوو ئافراندنا وان دەرفەتان و هەفپاریە ڕاستەقینە دناوبەرە کۆمپانیایên ئەمریکی و پارێزگەها نەینەوایەدا هەوجە دکە پێشکەش بکن بگشتی ئەم li bendêne ku ev serdan bibe serdaneke pir serkeftî bi taybetî hilcivîna her du serokan serkeftî bû li koşka spî Serok Trump xêrhatina germ li Serokwezîrê Iraqê kirin û supasiyên xwe û hezkirina xwe ji bo Iraqê û birê Serokwezîr diyar kirin yê ku em bawer dikin ku dest bi gavên rastaqîn kiriye ji bo afrandina hevpariyeke rastaqîn a geşepêdana aborî li gel Amerîkayê. Belê ev piştgirî di civîna her du serokan da eşkere bû axiftin herweha lê ser sîhî îlûnê hate kirin ji bo nehêlana grupên çekdar û sinûrdarkirina çekan di destê dewletê da. Iraq niha dest bi vegerandina rola xwe ya pêşengî kiriye. Iraqê dest bi jinû ve avakirina saziyên ewlehî û leşkeriyên rastaqîn kiriye. Biryarên birêz fermandarê giştiyê hêzên çekdar biryarên mecbûrî ne ku werin bicihkirin. Bexda siyaseta giştî xêz dike, ji nav wan jî siyaseta ewlehiyê. Em weke hikûmeta Mosul ya herêmî dê hemû tedbîrên ewlehiyê û leşkerî yên ku birêz fermandarê giştî ferman li ser dide cîbcî bikin. Ew pêyekê raye ku ji sinûdarkirina çekan di destê dewletê da be û dewlet tenê xwediyê çekan be û ew beyê ku kontrola li ser قرارا ewlehî û leşkerî dike biryar dê bi temamî Iraqî be niha birê Serokwezîr dest bi van gavan kiriye û piştgiriyeke gel a mezin ji bo birê Serokwezîr vî warî de heye. Barez Abdulxaliq Eddexîl parêzgarê Nînewayê hûn ji Washingtonê bi me rabûn gelek spas ji bo we. Gelek spas û silav. شاندا ئیمرالیە یا پارتیا گەلانیا وەک هەڤی و دەموکراسیە دەم پارتی ڕۆژا پێنجشەمێ لەگەل جیگرێ سەرۆکێ گشتی یê Partiya Dad û Geşepêdanê AK Partiyê Efkan Ala û serokê MHP Devlet Bahçelî hevdîtin pêk anîn. Mijara van hevdîtinan lêgel karbêdestên Dem Partî qanûna çarçoveyê bû ku girêdayê pêvajoya aştiye li Tirkiye. Ji bo bêtir agahî derbarê van hevdîtinan û pêşhatên dawî li Tirkiye niha peyamnêr Eyûb Demîr ji Stenbolê bi me re ye. Eyûb tu bixêr hatî ev hevdîtin niha tên çi wateyê û çi biguherînin? Rastî divê derê da demeka dirêje yani ama nêzîkî du mehe li gel serokên PKK Abdullah Öcalan hevdîtinek çê nebûbû li İmraliyê ji bo wî jî şandaya İmraliyê herî zêde çiqe kaxizîn de wî divê warî de hebû gotin ku yani lazime hevdîtin çêde dîsa da vî aliyê din da jî hin daxwazên şandeyê jî hebû divê hevdîtinê da hin tiştên ku de ketin destê me tê diyarkirin ku heyetê ji hem AKP hem jî MHP serokê MHP Devlet Bahçeli ra jî hevdîtin çêkiribûn daxwaz kirine ku yani rewşa Öcalan warê statiya Öcalan da hin tiştên nû bê çêkirin ji bo ku Öcalan diyarî da hem wek serokê vê pêvajoyê rêberê vê pêvajoyê derkeve pêşnûsa diyar dikin kî jî dibêje ku lazim e ku evana vê yekê lazim e çareser bikin. Dihêla din da jî bivê nevê yani qanûna çerçeveyê di rewşeka ew ê dabû ev jî em dizanin ku hatiye rojevê. Eyûb aya Partî Demokrasî û Yeksanî gel agadarî naweroki yasayî çarçêweya ta îsta hîç werdekadiyek ya zaniyariyek li ser ew babete bilaw kirawetەوە?
بفرح حيانها راستي هم رايدارين دم بارتي هم جي شان به إمرالي او دیار دکن کو دبیجن د دسمه د حیانها حکومت ترکیه تو آگاهی ندایه یعنی او چارچوبه دا یعنی قانون چارچوبه دا چه چتونه حتی نهاجی دستوان تشکی دی پارتنه لی ته گوتن کو یعنی هن لگوری کلیس ته گوتن کو لسر بیجی هردیتنا دم پارتی شامبه ایمرالی دا الجهات یا روجه به یحیی نهاجی کس نزانه کو دبی قانون چارچوبه دا چه هي چتونه راستی رخنه دم پارتیجی هری د سربانا بو دبی کو روجه پیشی آمداجی اوانه کی زلال بدن باش ایوب اگر اف قانون هات برلمان ترکیه دی چه انجام ویل و چه انجام بگشتی هبن گلو یکسر کاریگر به آنها سیروان آنا راستی قانون و به پارلمانتو نه فرمد ابد دمکادریجه کو نقاش سربانا جی تکرن يعني نقولي يعني جلستان كلش كوتشيت يعني بردف كي يعني دم بارتي دبيجيكو اب قانون و مهات تيرمي يعني في مهدا ويره بارلمانتو راستي ام بيجن كو اب قانون هاته بارلمانتو و چه انجام دركبه چه گورانکاری چه به دیاری نجبو چه زانی قانون هکبه پارلمانتو اجي ببكو وره پارلمانتو تكبه بتانه هک پارلمانتو تكبه بتانه ببینه به اب قانون تاخیر به حتی یکی جوتمه وکو یکی بوت جوتمه دا بتانه خلاص به یعنی دکارم بيجم کو بلی اب قانون دبک وره پارلمانتو لی دبی قانون ده انجامک و درکبه درنکه به زده تشک زلال نه لگوری رایا گشتی بيجم کو و قانون يعني به اودا دیارنه به پشتی پوج پارلمانتو بده بەڵێ ئەیوب دەمێر پەیامنێر لە ئیستانبوڵەوە سپاس بۆ ئامادەبوونت ئەیوب. مێژووی دامەزراندنی شاری کۆبانی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1912 خەڵکی کۆبانی دەڵێن ناوی شارەکە لە وشەی کۆمپانی هاتووە. کۆمپانیە کە کاتی خۆی ئیشی لەسەر هێڵی شەمەندەفەر کردووە لەو ناوچەیە. پەیامنێرمان ڕەدوان بێزار چاوێکی بە مێژووی ئەم شارە کوردەواریە و چۆنیەتی دروستبوونی خشاندووە با پێکەوە ببینین. د سال 1912 دا با آواکرنا کامپانیا که جبو جیبجیکرنا خطا ترین یا بلز کفره بنگهین ای دامزراندنا باجار کوبانی هات دانین. اویک با هاتنا کارکرینج گنده کردان اینجبو نشته جهبونه لدورا کامپانی پیک هات. پشترا به کشبری ارمنیان و نشته جهبونه وان لور پشتی کمکوژیا کج آلی عثمانیا و راستی وان هاتبو و وگستنا پیشه اندستان خویانین یکم این باجیر درکتن هولی. نشتجیهن هری مجبر و کمپانیه ناو کوبانی لباجیر کرن. با کل ما هات شرکت شغلیان لبه درجی هر کس جگوندان هات تید اما لبه دره آبا کرن اموار تید اما ام در نکتن. چقدر ارمنی هاتن او هاتن مگو خیلی با باجاره می. ام تید شغلنا ام تید تعبینا ما چکریه ما ترین شونی ترین چکریه. افجه کلکلک سینور ترکیه و ایرو جرا دی بیجن تاخا گمرگه د نوارا دو گندادا بو. کانیا عربان و کانیا مشیده. به برفرهبونا آواسازی را هر دو گند گیشتن هف و باجار نهای کوبانی آوا کرن. به وره را دبی پانگو. وره دیبینی باری ناکو هم ساکنی وایا حتانی کش داره بیرا دبی پانگو. پانگو بلکه هنک زانن هنک نزانن. ای کبن کی زانن. تگواری. و جوبه کابر داد پیبات ترینا چیز بو خطی ترینه شرکت بو کوپانی جوبه چاقه ده اندبی کوبانی ناو کوبانی ده ناو خلقه ده هر تم دهات بکار آنی حتی کور رژیم عربی هاتن و ناو عین العرب لیکرن اف ناو جی جبوه گنده هات بو داین که ناو وی کانیا عربان بو اساس خواب کردی سر کانیه وقتی که بو کنیو عرب کوچره دگره لکه داره جیره خوشه گوری دوی لور داتینه دی کل به داره دلاوه که دوزه خوشه هیلک دیسته هیلک خراجه خوشه دانی دوار سر آف داده بو کنیو عربان و نواگی انتی عربان برتنه واگی کرد داره نه عرب بود پارتیا بعث هات و ناو عین العرب ده قادن فرمیده وکی نافچه که بکار آنی هروها رژیم بعث کار کرد که ناوین سدان گندر کردان بگویرنن و بکر ناوین عربی. تاوی وی اکیجی خلق حریم هر ناوین رسن این باجار گندر خواه بکار آنی.
پشتی کریزا سوری و درکتنا رژیم بحث جهریم کردان بناو ریوبری خوسر حکومت دمکی راگاند و ناو کانتونا کوبانی لحریم خواه کرن. لما وقت باجار هم بجن باجار قاطع هوا کرن و کوبانی بو و بمیره کوبانی سروی اساسی گاوا کو شورش 19 ترمه هاتا هوا کرن محول دا د بلگه خدا در فرمیت خدا کووانا وانا بگرنه راستیا خوا اف هریما کو د قادن فرمیده هاتو عرب کرن و د هندره سوری دا جی هاتو پاشگاه کرن به برخدانی شروان خال همبری رخصنا داعش ناو خال همو جهان بلاف کرد. به وی برخدانی را کوبانی جبو جهان بو نشانی روبروبرنا تروری و دسپیکا داویا و رخصنه. شخجار يجمجي دما كل سرانسري جهاني هاتا ناسكرن هريما عين العرب ند هاتا ناسكرن كسي عين العرب ناس ندكر لدما كو تبكتا هريما كوباني يانجي باجار كوباني هر كسي او ناس ذكر اف هریما کردان کو بردوامی سروجه و به پیمان سایکسبی کو جهاتی قطاندن خلک و ایرو شر کی جوره کی دن دست پیکرن او جی شر و گراندن ناسنامه رسن ال سر قادن فرمی ین دولتیه رضوان بیزار دنگ امریکا کوبانی راپورتك بالكيش وبراستيج هفكاري ما رضوان بيزار الكوباني قالك جبو قالك كردن لاوروبا دنگ امريكا نتني بلاتفورم كنو تشايانا وكو كوميد في فيديو يدج ببينن كردن اوروباي ينج هر چار پارچين كردستاني هيفي و داخوازن خوا لقال دنگ امريكا پارودكن بله الشانوگر عمله هنرمندکی باکوری کردستانی کو 6 سالی لوی اروپا دردی ولاتی خو جان دکم به حسرتا ولاتی خو جان دکم جبوی که دنگ کردی امریکا جبوی که اونجی بلاکو چاندا به رسن چاندا کردی لگل جهان بلادکن و ذل شاندن براسی جبوی که جی سپاسیا هری مزن جبوی قرانه و از قرانه و پیروز دکم سرکفتن جبوی بله از سعید سرحاز روشلات باجار خوی و وکرنا دنگ امریکا از بدل جان پیروز دکم از هیویدارم به وسیله آشتیه وسیله آزادیه و به دنگ همو گله کرد و لحش پارچه کردستانی تایبتی روشلات کردستانی و از بخیراتنا و دکم سرکفتنی و راد خوازم خوابات خوش بله خیراتنا وادی که پیروزایی وادی که کردیا دنگ امریکا کانال و پیروز به هر وسا انشالله پیش روزه ده کو هون پروژه نو امجی جه خاطر ده بگیرن و تایبتی جیش بوی جنا کرد هر وسا همه جن جهان و کی هون زانن و دمه ده گله کی شدت السرجنه هيا زوری السرجنه هيا ام دخوازن کو ام بکار بم ریا و دنگ خو بگیجن جهان و ام شدت السرجنه هر وسا کشتن السرجنه و پیش روز ام بکار بن دنگ خو بگین همه جواکا و ام چاره سری که به هفره ببینن و از دیسا و پیروز دکم کانال و پیروز به من ناوم نبز عبدالله لباشوری کردستان همکاری هنریه کم هم جانی خوم لألمانیا بسرابم روزانه با کردنەوەی دەنگی کوردی لە ئەمریکا زۆر خۆشحاڵم دیارە جالیشی کوردی زۆر لە ئەمریکا هەن کە خەڵکی هەر چوار پارچەی کوردستانن هیوادارم ئەمکردنەوەی ئەم کەناڵە بێتە مای ئەوەی کە کوردان لەوێ یەک بگرن و ڕنگ بداتەوە بەسەر هەر چوار پارچەی کوردستان لە بواری هوەری لە بواری زمانەوانی زۆر گرنگە کە هوشیاری بدەنە خەڵک بەو شێوەی کە بتوانن منداڵان سودمەند بن لێی چونکە منداڵان لە پاشە ڕۆژە نەخشەی کوردستانی گەورە دەچێشن بۆیە هیوادارم ئەم کەناڵە بێتە هۆی ئەوەی کە پەرەسەندێکی تاو لە زمان و لە کولتور و لە هوەری کوردیە لە ئەمریکا پەرەبسێنێ و کورد لە هەموو دنیا وەک چۆن ئێستا خۆشبەختانە لە زۆر وڵاتانی ئەوروپا و دنیا کورد ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە بوارەکانی ژیاندا هیوادارم بەو شێوەیەش لە ئەمریکا ئەو سەرکەوتنانە بەدەست بێ و یەکێتی نەتەوەی کورد بەهێز بێ بۆیە کلیلی دەرگای سەرکەوتنمان یەکێتی نەتەوەی کوردە و دووبارە دەستخۆشیتان لێکم هەر بژین سەرکەوتوو بن هەر بژین سپاس. بله از وکه هنرمند سرجان کوبانی جروجاوای کردستانه کردیا دنگ امریکا پیروز دکم دبیجم پیروز به اف کدو خدمت و هیویدارم تیکه خدمت گله کرد و به تایبجی گله می روجاوا گو آنا پروژه این آشتی پروژه این وسا پیشکتن هنه لسر بسکنه و هر وها تواهی گله کرد. سپاس.
بەلێگەلی بینەران ئامادەکاریین داویش بۆ ماچە داویە جاما جیهانی لە ئەمریکای بەردەوام دکن لیستەکە ئارژەنتین و ئیسپانیا دێ ڕۆژە یەکشەمێ لە ستادیۆما مێت لایف لە نیویۆرکێ پێک وەرە کۆ بریارە سەرۆکی ئەمریکی دانالد ترامپ لەور ئامادە بە بێتر ئاگاهی دەوێ راپۆرتە هەفکارەمە بیتە مەشایخیدا. کوشکا سپی پشت ڕاستکرد و سەرۆکی ئەمریکای دۆنالد ترامپ دی ڕۆژە یەکشەمێ لە نیویۆرکێ بەشداری ماچە فینالیە جاما جیهانê ya navbera Spanya û Arjentînê bibe. Di qehremaniyên Cama Cîhaniyên berî de her dem serokî Fîfayê li gel serokî wî welatî xelat dida tîma serkeftî. Di vî finalê de serokî Amerîkayê û serokî Fîfayê di li ser qadê bi hevra xelatê pêşkêşî kaptanê tîmê bikin. Her wiha ji bo cara yekem di dîrokî de lîstikvanên şampiyon di gustînên zêrînên qehremanî wergirin. ji bo bêtir agahî li ser maça dawiya Cama Cîhanê niha jî em diçin cembrêz Dana Kerîm navcîwanê futbolê navnetewî ji Belçîka merayekek Dana tu bi xêr hatî bo vê bernameyê du roj mane yani eyn du roj man 48 saet manekek Dana ku gêma dawiya Cama Cîhanî dest pê dike tu divê qonaxê de gelek jara mera bû mêvan nirxadina te bi giştî û çavraya te ji bo vê gêma dawî çi yekek Dana. بەڵێ سلااو کاکسیروان لە بەڕێست و لە بینەرە خۆشەویستەکان بەڕاستی هەروەکو زانین ئەو چوارتیپەی کە گەشتە قۆناغی زێڕین دوات قۆناغ با بڵێن یاری کۆتارۆکو بەڕێزە دیشارتیپیا هەڵبژاردەی ئەرجەنتین و هەڵبژاردەی ئیسپانیا کە ئەم دوو هەڵبژاردەیە یاریەکانیان ئەگەر بینە سەر هەنگاوەکانی گەیشتن بە قۆناغی کۆتایی ڕێگاکەی هەڵبژاردەی ئیسپانیا قورستر بوو وەک لە هەڵبژاردەی ئەرجەنتین تۆزێک ناڵێن ئاسانکاری بەڵام ئەو تیپانی کات نەبەردەمی ئەرجەنتین بێژگە لە یاری پێش کۆتایی کە بەرامبەر ئینگلتەرا بوو تیپەکانی تر هیچیان نەیانتوانیوە بگەنە با بڵێن لە تیپەکەی هەڵبژاردەکەی جیهان نین با بڵێن لە قۆناغی لە هەڵبژاردەی یەکەمەوە تا دێم بەڵام ئەوەی جێگای شانی باسە کاک سیروان یاری کۆتایی هەمیشە طبعاً یاریەکانی کۆتایی پێشکۆتایی کەوتۆتە سەر سوودبینین لەو هەلانی کە بۆیان ئەڕەخسێ هەرچەندە تەنا بۆ بیرهێنانەوەی هاندەران و لایەنگرانی ئیسپانیا هەتا ئێستا 38 یاریە لەسەر یەک نەدۆڕاوە تووشی هیچ شکستێک نەبووە چەند جارێک یەکسانبوونی هەبووە و لەم پاڵەوانێتەیە تەنها هەتا ئێستا یەک گۆڵی لێکراوە بە هەموو یاریەکانی جامی جیهانی ئەو گۆڵە بوو کە هەڵبژاردەی بەلجیکا لێ کردووە بەڵام ئەوەی کە لە هەڵبژاردەی ئەرجەنتین بەدی ئەکرێت هەڵبژاردەی ئەرجەنتین لە چەند یاریەکە دوا کەوتبوو لە ئەنجامەکە وەکو لە یاری پێش کۆتایش بەرامبەر ئینگلتەرا تا خولەکی 85 بە گۆڵێک لە دواوە بوو بەڵام لە دە خولەکی کۆتاییە توانی لە 5 خولەکی کۆتاییە یەکسان بکاتەوە لە کاتی زیادکراوە توانی یاریەکە بەرێتەوە بە ئەف جارە یەکەیە ji sala 1966 ve ev cara yekê ku birastî her du tîm tên beramberî hev diyariyeke Cama Cîhanê de duwarê mêjûyî de heta kîjan redeyê ev her du tîmên mezin di qonaxa herî dawî de digihêjin hember hev ببوورە پرسیارەکە لەگە جارێکی پرسیارم ئەوەیە و ئەف جارە یەکەمش ساڵە 1966 ku her du tîm diyariyeke Cama Cîhanî de tên beramber hev حتا دوارێ مێژووی دە گرنگیا vەیەکێ چییە کۆ گێما فینالێ دەگەهشتن هەمبەر هەv بە دڵنیاییەوە ئەوەی کە هەیە کاک سیروان ڕۆک و بەڕێزی شاتبیا زۆر ئەم دوو تیپە نەکەوتونەتە بەرامبەر یەک بەڵام ئەوەیە ئێستا لەگەڵ بڵێن ئەگەر بینە سەر ئەو دوو ئەستێری کە لەم یاریان لیۆنێل مێسی و لەگەڵ یامیل با بڵێن لەگەڵ یامال کە ئەمان گەنجترین لە تەمەنی 19 ساڵە و مێسی تەمەنی 39 ساڵەواتە 20 ساڵ جیازی تەمەنەیە لە نێوانیانە بەڵام ئەرۆک و تەمیارەکە زۆر بەهێزە بێت و چاوەڕوان ئەکەین کە یاریەک بێت بگاتە ئەو ئاستی کە ئێمە چاوەڕێکەین و من پێم خۆشە وەکو ناوژوانێکیش ئیشارەت بە شتێک بەم کاک سیوان ئەم یاریە بەڕێوەبرنی ئەم یاریە دراوە بە ناوژوانێکی زۆر بە ئەزمون کاویش سلاڤکۆڤێنچیکی سلۆڤینیە تەمەن 46 ساڵ ئەم ناوژیوانە لە پاڵوانێتی جامی جیهانی 2022 یاری سەرەتای دەستپێکردنی پاڵوانێتەکەی لە نێوان ئەرجەنتین و سعودیا بەڕێوەبرد کاوە بوو
ئەرجنتین یەکەم شکستی هێنا پاشان بوو بە پاڵوانێتێکە و بۆ هەڵبژاردەی ئیسپانیا لە هەر جیاریەک ئەم ناوبژیانە بەڕێوەی بردی بێت نزیکەی 4 بۆ 5 جاری لە ئەوروپا بەڕێوە بردو بۆ هەڵبژاردەی ئیسپانیا بە هیچ شێوەیەک تووشی شکست نەبوون. باشە کاکدانا مادەمتە بەحسە ناوبژیوان کرد هەلبژارتنە دەستنیشانکردنا ناوبژیوان کەنگی تێ دەستنیشان ینی کەنگی بریار لەسەر تێ بەری جاما جیهانە یان بەری دیار دەبەکی لەگەل کێ یاری دەکە یان بەری وێ یان پشتی وێ ینی مەسەلە چ پرۆسس چاوایی؟ بەڵێ پرۆسس ئەوەیە ئەو چوارتیپی کە ئەگەنە خولی زێڕین ئەو چوار وڵاتی کە گەشتن بۆ با بڵێن ئینگلتەرا و ئەرجنتین و ئیسپانیا و هەروەها فەڕەنسا ناوبژیوانی ئەو چوار وڵاتە دوورەخرێنەوە. ئەو چوار وڵاتە بە هیچ شێوەیەک ئیتر بۆیان نییە ناوبژیوانی بکەن. نەخێر دیاریکردنی ناوبژیوان ئەم سەر لە بەیانی ئەمڕۆ بوو کە لەلایەن کۆلیناوە هیچ ناوبژیوانێک نازانێت چی هەڵبژێرێ و کاتێک ئەگەر نازان بەڕێزت ئەو فلیمەتان بینیاننا کاتێک کە ناوی ناوبژیوانەکە هێنن سەرەتا وەکو خۆی وتی شڵەژانێکی توش بوو کەمێکیش چاوەکانی پڕ بوو لە فرمێت چونکە لە دوا ساتەکانی با بڵێن قۆناغی ناوبژیوانێتیەتی هەرچەنە 46 ساڵە بەڵام ئێستا تا 50 ساڵیش ئەتوانێ بڕوات و ئەمە دووەم پاڵوانێتی بوو بۆ ئەم ناوبژیوانە بەڕێزە و ئەمە ئیشارەتیش بۆ بکەین کاکسیروان پێش یاری کۆتایی یاری هینیشمانێک کە پێڵەن کلینە فاینال ینی با بڵێن فاینالێکی بچووک لە نێوان هەڵبژاردەی فەڕەنسا و هەڵبژاردەی ئینگلتەرا کە ئەوە بەدڵنیاییەوە یاریزانەکان بەدڵشکاویەوە ئەچن بۆ ئەو یاری هەرچەنە تۆزێک لێ و گازاندایە لەلایەن هەڵبژاردەکان و هەروە لە 2022 بوو کام یارێ هیچ پێویستیەکی نییە بەڵام ئەمە دیاریکردنی پلەی سێم و چوارەمە کاویش بە دیسان ناوبژیوانێکی بە ئەزمون خێسۆز فەنزۆلایەکای بابڕێەوە. باشە کەک دانا بە کورتی حتاکیشان ڕادەیە ئەو مشتومڕێن کۆ لەسەر یاریێن ئەرجنتین ینی ناوبژیوانێن یاریێن ئەرجنتین هەگەر یا مصر بەر یا کێڤێردێ بێ یان بگشتی ئەو مشتومڕ هەبوو باندۆرێ لەسەر دەستنیشانکردنا ناوبژیوانێ بۆ گێما فیناڵێ هەبوو. بەڵێ بە دڵنیاییەوە خۆی مشتومڕەکە زیاتر بەڕاستی لەسەر هەڵبژاردەی ئەرجنتینە. شکال بژاردەی ئەرجنتین لەو یاری بەرامبەر ئینگلتەرا ناوبژیوان ئەبوایە هەر لە سەرەتای یاریەکەەوە بۆ زیاتر بیتوانێت کۆنتترۆلی یاریەکە بگرێتە دەست تۆزێک ئەرۆکو بینیمان یاریەکە لەبەرەوەی کێشێکی سیاسیش کاتی خۆی دروست بووە لە بینی ئینگلتەرا و ئەرجنتین یاریەکە لە سەرەتای دەستپێکردنەوە بە زۆر بەهێز دەستی پێکرد تۆزێک ناوبژیوان با بڵێن لەگەڵ بەهێزی یاریەکەیان نەڕۆشت تۆزێک ئەوە کێشەی دروست کرد بەس لە دواییە وەکوتم دەست نیشانکردنی سلاڤکۆڤێنچیچ بۆ ئەوەیە کە ئەم ناوبژیوانە ئەزمونێکی زۆر زۆری هەیە و ئەم لە سلۆڤینیایە با بڵێن بە هیچ شێوەیەک تیپەکەشی تەنانەت بەشدار نەبوو لەم پاڵوانێتیە بۆیە دەست نیشانکردنی ئەم ناوبژیانە بە بۆچوونی من شتێکی باش بوو. باشە کاکدانا تو بدلێتەوە تخوازەکی بسەرکە بە ئەرجنتین یا ئیسپانیا؟ وەڵی لە ڕاستیە من بۆ من هیچیان جێگەی دڵخۆشی نییە بەداخەوە بەڵام پێم خۆشە ئیسپانیا ئەگەر وەکو خۆم بڵێ ئیسپانیا پێم ئەمێ پشتی 48 کاتژمێرە بزانن کە کیژوان سەرتی بەڵام مێسی بەخوا مێسی کێشەیە. بەێ گەلێک سپاسکە کە دانا حەمەکەری ناوبژیوانێ ناودەوڵەتی فوتبۆلی سپاس بۆ ئەوێ بەشداریاتە. بەڵێ سیروان گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان و سپاس بۆ ئێوە بینەرانی عزیز کە تا ئەم ساتە لەگەڵمان بوون بە ناوی هەموو هاوکارانمەوە هیوایی کاتێکی ئارام و خۆشتان بۆ دەخوازم تا دیدارێکی تر و بەرنمێکی تر ماڵتاناوە ببینیت خێر و خۆشیێدا. بینندگان محترم سلام.
به برنامه خبری دری تلویزیون صدای آمریکا از واشنگتن دی سی خوش آمدین. امروز جمعه 17 ماه جولای سال 2026 میلادی است. نجیب خلیل هستم. نخست توجه بفرمایید به سرخط چند خبر. Good evening. Before we begin, I'm proud to report that our country is safer. دونالد ترامپ رئیس جمهور ایالات متحده در یک سخنرانی در مورد تمامیت انتخابات و آسیب پذیری های نظام انتخاباتی امریکا صحبت کرد و به گونه ویژه از تهدید سایبری چین هشدار داد. دونالد ترامپ در سخنرانی پنجشنبه شب خود با اشاره به جنگ ایران گفت که ایالات متحده به پیروزی بزرگ دست یافته است. او تاکید کرد که اکنون امریکا امن‌تر، قدرتمندتر و ثروتمندتر از هر زمان دیگری است. و سازمان دیدبان حقوق بشر از حکومت پاکستان خواستار تحقیقات مستقل، شفاف و بی‌طرفانه درباره حملات هوایی اخیر این کشور در افغانستان شد. در برنامه این ساعت همکارم امیر عبدالقدیر مشرف در مورد سخنرانی پنجشنبه شب رئیس جمهور ترامپ در مورد پیشرفت عملیات نظامی امریکا در ایران معلومات میده و همکارم مسکا صافی از پاکستان در مورد وضعیت مهاجرین اخراج شده از پاکستان به افغانستان گزارش میده. با ما باشید. دونالد ترامپ رئیس جمهور ایالات متحده آمریکا در یک سخنرانی به شرح آنچه پرداخت که به گفته وی نظام انتخاباتی آمریکا را آسیب پذیر می سازد. همکارم نجیب الله احمدیار را در استودیو با خود داریم. نجیب جان، نکات عمده و برجسته سخنرانی رئیس جمهور ترامپ چی بود؟ خب بحث اصلی رئیس جمهور ترامپ انتخابات و تأکیدش هم بر امنیت، مسئولیت، تمامیت و سلامت انتخابات ایالات متحده بود. او گفت که نتایج تحقیقات ادارات استخباراتی